ئێمە فەرە خۆشحاڵی من وە دروستکردن ئەی گروپ پاسکل سوارانی خانەقین ئەی گروپە فەرەی تەتەوەر خەدە ناو ڕاضە ئەرا مردم خانەقین و سەقافەتی فەرە و کەفدە ناو شەقام خانەقین لەلایەن تۆڕە کۆمەڵایەتیەکانی شەو هەر لایەن کۆمەڵایەتی شەو کاری گەورە دیردن دوایەوە کچ بەشداری کردێ لە ناو گروپەکە ئیمە وەکو تەوعیەک بوو ئەرا عالەم پاسکیل وەکاربارن نەبەس کوڕ وەکاری بارد بیلا کچش وەکاری بارد بەیانیان شەفق هەڵبست بچێت لە سوپەرمارکەتی و پاسکیلەکە دوێتەکە با بچێت تشتی بارد نیمەڕوان داوامی دیرێت و پاسکیلەکە بچ دوو بادە و فرە احتیاجی ئەی سەقافەتە بکەفتە ناو خەڵک و ئیمە فرە خۆشحاڵین وە دروستکردنی ئینشاءالله فرەتر پەرەوە پی درێت و خەڵک خانەقین تێن بەشداری وە پیکەن و سوپاس. ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و هونەرمەند و چالاکوانی مەدەنی ئەم شارە ئەم بیرۆکەیەمان لا دروست بووکەوە گروپێکی پاسکی سواری لە خانەقین دروست بکەین بۆ ئەوەی قەرەباڵغی لە شەقام نهێلین بۆ ئەوەی وەرزشێک بۆ خۆمان بکەین بۆ ئەوەی بتوانین ڕۆژێکی خۆش پێکەوە بەسەر ببین. یەکەم فەرمانگە کە فەرمانگەی ڕۆشنبیری خانەقینە سەر بە وزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بە سپاسەوە ئیستیجابەی مەوزوعەکەی بۆ ئێمە کرد و هاتن لەگەڵ ئێمە هەوڵ دەین بەردەوام بین هەتاوەکو ڕەمەزان بەڵام لە ڕەمەزان بەرنامەکانمان دەگۆڕین بۆ شەوان و هەوڵ دەین لە ڕەمەزانانە تەنها لەم شەقامە نەبێ بەڵکو بەناو شارە گروپێک دروست بکەین گروپەکە ئێستاوە تا لە زیادبوون نایەوە هەتا ئومێد دەکەین لە زیادبوونی تردا بێت و بۆ ئەوەی بتوانین بەناو شەقامەکانی خانەقین ناگرێت ئامانجی ئێمەوەیە کە پاسکی لەگەڵ شەقامە ئاش بکەینەوە. نشوف ڕۆشنبیری و هونەری خانەقین هەڵدەسات بە فاتحکردنی ئیدارەی خانەقین بۆ دامزراندنی ئەی گروپە و بە خۆشحاڵیەوە ئیدارەی خانەقین موافق بوو لەسەر دامزراندنی ئەو گروپە و ئەمڕۆژ یەکەم ڕۆژە بۆ جێبەجێکردنی چاڵەکیەکانی ئەم گروپش هەفتانە هەموو ڕۆژی شەمەی لە سعات 5 بۆ سعات 7 چاڵەکەکانی ئەنجامەدا منەشلێژ دەستخۆشی لە ڕۆشنبیران و گەنجانی خانەقین و هەروەهاش ڕۆژنامەنووسانی خانەقین بۆ دامی ئەم گروپە هەمان شێوەش دەستخۆشی لە پۆلیسی خانەقین سەر بە حکوومەتی دیالە و مروری خانەقین سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوکاریمان بۆ ئەنجامدانی چاڵەکیەکانی ئەم گروپە.